مامۆستایانی وانەبێژ لە هەرێمی کوردستان کە نوێنەراتی زیاد لە 17500 مامۆستای وانەبێژ دەکەین لە هەرێمی کوردستان داواکاری لە ئەنجومەنی وەزیران وەزارەتی پەروەردە و سەرجەم لایەنە پەیوەندیدارەکانی تایبەت بە کەرتی پەروەردە ئاگادار دەکەینەوە کە بەدەم داواکارەکانی مامۆستایانی وانەبێژەوە بێن و داواکارەکانمان وەک خۆی جێبەجێ بکەن لە زووترین کاتدا کە مافی سەرەتاییمانە و دەیان جار داوامان کردووە و لای هەمووان ڕوونەکە مامۆستایانی محازر بەو پەڕی دڵسۆزیەوە بێدابڕانکاری خۆیان ئەنجام داوە و لە هەمان کاتیشدا لەو پەڕی خراپی دۆخی ئابووری کۆمەڵایەتیدا دەژین و لە هەموو ڕوویەکەوە دۆخی مامۆستایانی وانەبێژ ناتەندروستە لەبەر ئەوە هەرچی زۆر بەدەم داواکاریەکانی مامۆستایانی محازرەوە بێن بۆ ئەوەی سێکتەری پەروەردە بەرەو پێشەوە بچێت. داواکارەکانی مامۆستایانی وانەبێژ تەنها بریتە لە دوو خاڵ. یەکەم، دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ بە هەمیشەیی و بێ جیاوازیکردن لە نێوان بەشەکاندا و ئەولەویەت بۆ ئەو مامۆستا وانەبێژانەی کە ساڵی خزمەتیان زۆرترە. خاڵی دووەم، ڕەچاوکردنی ساڵی وانەبێژی و ساڵی دەرچوون بەو مەرجەی وانەبێژی کردبێت لە کاتی دامەزراندندا